ڕازا و پێشتر ئەندامی پەرلەمانی خولیسیەم بووە و پسپۆڕەکەی لە یاسایە دکتۆرای لە یاسای باری کەسێتیایە باسەکەی ئەمڕۆشی هەر سەبارەت بە یاسای باری کەسێتی و ئەو یاسانەیەی کە لە پەرلەمانی عێراق لە مانگی 2025 پەسەند کرا ئەو مدەونەی کە پێوترێ مدەونەی جعفەری ئەمڕۆ قسەمان بۆ ئەکا لەو بارەیەوە خۆی لە خۆیدا ئەگەر بین لەسەر بابەتی دەرچواندنی یاسای ساڵی 1959 باس لەوە ئەکات کە لەبەر ئەوەی کە دادگاکان نەیانتوانی ئیستیقراریەت بن لە بابەتەکانی وەژیان کارتەکان لە گێژاوێک و لە دڵەڕاوکی بەردەوام بوو بەپێی جیاوازی ئەحکامە شەرعیەکان لە لای مەزهەبی شیعە و سونە واتە لە ساڵی 59دا ئەو یاسایە دەرچێنراوە بۆ ئەوەی ئێمە لەو بابەتە دەرچین بەڵام بەداخەوە لە ساڵی 2025دا ئێمە هەم یاساکە کە یاسای باری کەسێتی ژمارە 1950 بە یاسای ژمارەیەکی 2025 هەموار کرا لە یاساکەدا چەند بەرگە و مادەیەکی کورت باز ئەکا کە چۆن خەڵکەکان ئەتوانن بەپێی مەسەلی خۆیان بگەڕێنەوە و چەند خاڵێکیش کە گرنگە بەلامەوە لەبەر ئەوەی دەرەنجەونەکە دوایی پێچەوانەی ئەوەیە بۆ نمونە باز لەوە ئەکات کە ئەبێت کاتێ مدەونە دەرئەچێت نابێت تەمەنی هاوسەرگیری لە 500 ساڵ کەمتر بێت بەڵام کاتێک کە تیانوسەکە دەرچێنرا پێچەوانەی ئەمە ئەبینەوە بۆیە من ڕاستەوخۆ ئەچمە ناوەڕۆکی تیانوسەکە لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا هەموو ڕێکخراوەکان و چالاکوانان لەسەر ئاستی هەرێمی کوردستان چوونە پاڵ تەحالفی 1970 و زۆر لەسەر ئەو بابەتە قسە کرا پێم وایە بەعی ئەوەندە بەرچاوڕوونیمان هەیە بەڵام ئەم تیانوسی جعفەریە کە ئێستا دەرچێنراوە زۆر گرنگە کە ئێمە بە ئاگا بین لەبەر ئەوەی هەم تەنها بە زمانی عەرەبی دەرچێنراوە هەمیش بە زمانی یاسانە نووسراوە واتە زمانێکی شەرعی کە خۆی لە خۆیدا 337 مادەیە ئەم 337 مادەیە لە 5 دەروازەیە جێگەی بۆ کراوەتەوە بابەتەکانی هاوسەرگیریە جیابوونەوەیە و بابەتی میراتی و وەسیەیە دیارە ئەم مدەونەیە ئەو بەڕێزانی کە یاساین ئەزانن مدەونە خۆی هەر دەسەواژەیەکی یاسایی نییە بەهۆی ئەمەوە هاتە ناو یاساوە پشتی بەچی بەستووە پشت بەست بە حکمی مادەی 40 دەستور و جێبەجێکردنی حکمەکانی مادەی 2 بەڕگەی دال لە یاسای باری کەسێتی ژمارە 188 یاسای ژمارەیەکی ساڵی 2025 تیانوسی حکمە شەرعیەکان لە بابەتەکانی باری کەسێتی بەپێی مەزهەبی شیعەی جعفەری دانرا وەکو ئاماژەمان پێکرد لە 5 دەروازە پێکاتوە ئێمە لە سەرەتاوە لە دەروازەی یەکەمەوە دەست پێکەین کە هاوسەرگیریە لە هەم یاساکەی ژمارە 188 هەم یاسای ژمارە 15 2008 کە لە پەرلەمانی کوردستان یاسای باری کەسێتی پێ هەموار کراوە کاتێک کە پێناسەی گرێبەستی هاوسەرگیری ئەکا باز لەوە ئەکا پەیوەندی نێوان ژن و پیاوێکە کە لە ڕووی بەیەک بڵێن بشێن لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی و بەرپرسیارەتی هاوبەش و ژیانی هاوبەش ئەوەی لە عێراقا باز لەوە ئەکا کە نەوەخستنەوەش بەڵام لە هەرێمی کوردستان ئەو بڕگەیە لابرا ئێستا لەم تیانوسی جعفەریە تەنها و تەنها ئەڵێ پەیوەندی نێوان ژن و پیاوێکە کە بە یەک بشێن واتە هیچ بنەما و هیچ پێوەرێک و هیچ مەرجێکی نەهێشتووە ئەمەش خۆی لە خۆیدا ئەمان خاتە بەردەمی چی یەکەم ئەمە نە ژیانی هاوبەشە نە بەرپرسیارەتی هاوبەشە نە ڕێزە نە خۆشەویستیە بەڵکو هاتنە ناوەوەی هاوسەرگیری چێژ و کاتی و هەموو جۆرەکانی تری هاوسەرگیریە واتە ئەو جۆرە هاوسەرگیریانی تریش ڕێگە پێدراوە بەپێی ئەم تیانوسە یەنە ناوە بابەتێکی تر بابەتی شایەتی نەماوە یعنی زۆر ئاساییە
ئەوەی کە لە هەردوو یاساکەیە هەیە بۆچی باسی شایەتیەکەم چکە ئێمە لە هەرێمی کوردستان باسمان لەوە کرد کە یاساکە ژن و پیاوی بەرامبەر یەک کردووەوە کە ژن و پیاو هەردووکیان ئەتوانن ببن بە شایەت لە عەقدی زەواجە لە تیانوسە کە یەکەم شایەت نەماوە دوو تەنها پیاو ئەتوانێت شایەت بێ ئەویش لە بابەتی تەلاقە کاتێک کە لەگەر پیاوەکە لە بەردەم دوو شایەتە ژنەکەی تەلاقەیە کە ئێمە لە زمانی یاسایە پێڵین تەلاقی تەعەسوبی وەکو ئاماژەم پێکرد هەر لە هەنگاوی یەکەمەوە ئێمە ئەکەوینە بەردەم ئەوەی کە منداڵی 9 ساڵ کچی 9 ساڵ زۆر ئاساییە لە دەرەوەی دادگا چونکە تۆمارکردنیش نەماوە واتە ئەو مادەی کە تایبەتە بە تۆمارکردنی هاوسەرگیری بە پێی مدەوینەی جعفەری بە هیچ شێوەیەک تۆمارکردن نەماوە واتە لە دەرەوەی دادگا کچێکی 9 ساڵ ئەتوانێت هاوسەرگیری بکات. ڕێزانخان لەسەر جێبەجێکردنی یاساکە و دەرهایشتەکانی یاساکە کە ئەمڕۆ چۆن ڕەنگی داوەتەوە و کاریگەری چۆنە لەسەر کۆمەڵگە لەسەر خێزان لەسەر ژنان و ئەو توندوتی ژیانەی کە دەبنە دەرەنجامی ئەو یاسایە کە دەرچووە بۆمان باسەکە سوپاسدانەکەم مێردەکەی ئەبێ ڕێگەی پێبا ئەمە بە مدەوەنەکەیە من هیچ شتێک لە سکی خۆمەوە دەرنایەنم مدەوەنەکە بێت تۆ ڕێگە و پێبا بچیتە دەرەوە بۆ بازاڕکردن ڕێگە و پێبا هاوڕێتی بکەی ڕێگە و پێبا بچی باوکودایکە کە خزمە کە کەسە سلەی ڕەحمە ئەمانە هەمووی بە ڕێگە پیانە بەڕاستی ئایا لە عەسرێکی وەکو ئێستاە کە ئێمە لە نیهایەتی 2025 ئایا ئەمە قبوڵ ئەکرێ بۆ کۆمەڵگایەکی عێراقی قبوڵ ئەکرێ کە تۆ بە مۆبایلەکە و کام کچە لە ماڵەوەیە کامە هینە مۆبایلێکی پێ و سەیری ئەم دنیا و ئەم ژیانەی ئێستا ئەکا اینجا بابەتێکی تریش کە بەڕاستی هەم زۆر قورسە بۆ ئێمە وردە خێزان بێجگەلەوەی کە لەیەک هەڵەوەشێتەوە خێزان گرنگی نامێنێ ئەویش بەوەی کە ئێمە زەواجمان هەیە زەواجەکەی خۆمان دائیمیە ئەم زەواجە بەپێی ئەو عەقدی زەواجی کە هەمانە زەواج دائیمیە هەر بەرجێکی شیتیابێ بۆمانەوەیە بۆ ئیدامەیانی ئەو هاوسەرگیریە دواتریش کە تەلاق ئەبێ یاخود جیابونەوەی بۆ ئەوەی کەم خێزانە منداڵەکانیان یان خۆیان لە ژیانێکی زۆر مەترسیدارە نەژین کە دوایی تاوانێک لە ناو خێزانەکەیان ڕووبا ئەمە بە کۆی گشتێ بەڵام لە دوای ئەمە تۆ هاوسەرگیری مسیارت هەیە متعەت هەیە کە ئەمانە دیسانەوە خراپن کە من کچێکم هەیە من ڕەنگە نەزانم بەڕێک هەموو دایکێک هەموو باوکێک مناڵەکەی خۆی گەو ئێستا ئەمە دەوڵەتی عێراقە یعنی من نازانم بڵم چی دەوڵەتی عێراق پێی ناخۆشە تۆ سەر ڕوت بێ هەتا ئێستا کچ لەسەر شەرەفە کوژرێن ئەی چۆن ڕێگەی پێەیە کە زەواجی متعا زۆر بە ئاسانی بەبێ پرسی دایک و باوک و هیچ کەسێک ئەم هاوسەرگیریانە بکات کە ئەم هاوسەرگیریانە خەتەرێکی گەورە بۆ تۆ دروست دەکات بۆ خێزانەکان دروست دەکات ئاگات لێنێ هاوسەرگیریەکان بە کۆی گشتی هاوسەرگیری سنە کە مسیارە وایە مسیارە عەقدەکەی جیاوازە لە هاوسەرگیری متعا هیچی بۆ نییە دوو کەسەکە خۆیان ئەڵێن بۆ 2 دقا ئەڵێن بۆ 5 دقا لە 5 دقۆ دەست پێکە اینجا بەڕێزان ئەوەشی کە زۆر ناخۆشە بۆی بزانن من کە خۆم سەردانی نەجەف و کەربەلام کردووە بەڕەسمی لەسەر ئەو مەزارگە پیرۆزانە ئیتر هەرچیەک بێ مەزارگەیەکی پیرۆزە و خەڵک عەقیدەی پێیەتی بن بۆ مزگەوتی لەلام کە من عەقیدەم پێیەتی پیرۆزە هەموو ئەبێ ڕێز لەمانە بێ بەڵام لەسەر ئەوانە کە داخڵەبی نووسراوە بەڕەسمی جێگای حەوانەوە بۆ هاوسەرگیری حەوانەوە بۆ هاوسەرگیری یعنی بەڕەسمی تۆ لەوێ ئەڕوا یەکێک بۆ 2 سەعات بۆ سەعاتێ بۆ هەرچەنێک ئەڕوا هاوسەرگیریە کات و یەتە دەرەوە ئەو جهتی کە ئێمە خۆمان کوردین کە باید هەموو لایەنەکانمان یعنی کە گەورەترین گۆڕانکاریمان کردایە بەداخەوە ئێمە گۆڕانکاریمان لە خراپەکاریە کردووە بەرەو هەموو شتەکانی پەرلەمانمان تێکرا بێت سەبەبە ڕاستەقینەکەش ئەوەیە کە پەرژینێکی کارین بێ چونکە هەمووتان ڕەفیەقی خۆمن هەموومان لەگەڵمان بەڵام باسی واقعەتی سیاسیەکەم چونکە ئەندام پەرلەمانەکان وێنەری خەڵکی ئەوە شاخۆنانەزان کۆمەلگەیەکی مەدەنیەت چی کرد جمهوری ئیسلامی هەر نەیتوانیوە بەڕاستی ئەو هێزە مەدەنیە لە ئێرانە بە تەواوی سەرکوت بکە هەمێکێکە لەو خاڵە گرنگانە کە بەڕاستی ئەمە داوای ئێرانەوە زۆر زەقە
و باڵی شێعە لەناو عێراقا بە تەواوەتی پشتیوانێکی گەورەی لەلایەن ئێرانەوە لێکرد. خاڵی دووەمیش پەرلەمانتارەکانە کە دکتۆرە باسی کرد بەڕاستی ئێمە یعنی وەکو هەتاوەکو تەحالفی 1970 ئێمە یەخەمان گرتن لەژێر خێمەی مانگرتوەکانە بە دەنگی بەرز یەخەمان گرتن ئەوان هێشتا بە ئێمە نودوتیان ئێوە بە ئێمە ئەڵەن کە حیزبی ئیسلامی ئەوانەی کە حیزبی بەناو ئەلمانین ئەوانە دەستیان بەرز کردێتەوە ئەگەر ئێمە دەستیشمان بەرز نەکردێتەوەوان پارەشیان وەرگرت و دەستیشان بەرز کرد. بۆ نمونە کە باسی تەلاقەکەی لە چەند خاڵ پێکاتووە ورس هەروەها ئەنی هەموو بابەتەکان ئەو نەدوور درێژە ڕەنگە پێویستمان بەوە بێ هەر ڕۆژی باسی یەکێک فەقەرەکان پێ بۆی خەڵک تێبگا ئیترەمەش ئەڵبەتە ڕەنگە لە ڕێی بەرنامە بکرێ ڕەنگە دلیلێکی بچووک دەرکرێ لەسەر ئەو قانونە جعفەریە طبعاً هۆکاری دواکەوتنی کۆمەڵی عێراقی نییە مەخاڵێک خاڵێکی کە ئایا ئێمە توانیمانە ئیشی جدی بکەین واستە ئێمە دەستەخەنە سەر برینەکان ئایا توانیمانە ڕێکخراوەکانی NGO یاخود کۆمەڵگەی مەدەنی هەمووی بەگشتی توانیوێتی بە جدی بڕیارێکی وا دەرکات کە بتوانین ئێمە ئەمانە تێپەڕێنین داریشکە لەگەینەوە چکە ئێمە ئێستا خەڵی کەمافەکانی ژنانم لاڵا لەدەستین هاتینە سەر ئەوەی کە ئەم شتانە سەر نەگرێت نەلەڕی جەستەییەوە ئامادەیە نەلەڕی سیوە هیچێک و ئامادە نیە بۆ هاوسەرگیری ڕێکخراوەکانی مافی مناڵان چ دەورێکیانە بۆ لەم من وەکو بەڕێوبەری پانەڵەکە بەشدار بووم لەم چالاکیە کە ڕێکخراوی ڕێپاک ئامادەی کردبوو کە چالاکێکی گرنگە و بەردەوام دەبێ ئەم چالاکیانە هەبێ بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لەسەر ئەو یاسایی کە دەرچووە و خۆی هەر ناونیشانی کۆڕەکە ئەوەیە کە ڕۆڵی مدەونەی جعفەری لەسەر زیادکردنی توندوتیژی لەسەر ژنان و ئەم یاسایە بە دڵنیاییەوە دەبێتە زیادکردنی توندوتیژی نەک ئەوەی کەس بەداخەوە سیاسیەکان ئەوانەی کە دەنگیان نایە بە هەموو حیزبە سیاسیەکانەوە باس لەوە دەکەن باسی دیموکراسیەت و مەدەنیەتەکەن بەڵام ئەمە ڕێک پێچەوانە و دژی دیموکراسی و مەدەنیەتە لەبەرەوەی نابەرابەری نایەکسانی توندوتیژی زیادەکات توندوتیژی بە یاسا ڕێکخستووە و ئەوەی کە پێشتر ئەو مافانەی بۆ ژنان دەستە بەرکرابوو بۆم هەتا پێشێلی مافی مناڵەکە و پێشێلی مافی کۆمەڵگەیە بەگشتی لەبەرەوەی توندوتیژی کاریگەری دەبێت لەسەر هەموو کۆمەڵگە کاتێک کە بەرامبەر بە ژنەکرێ بەرامبەر بە مناڵەکرێ. پانەڵەکە دوو پانەلیستمان هەبوو دکتۆر ڕازاو کە خۆی پسپۆری هەیە لە بواری یاسای باریکەسەتی دکتۆراکەی لەسەر ئەوەیە و ماوەی 20 دقە قسەی کرد من پانێڵەکەم بەڕێوابەر و ڕێزانی شێخ دلێر کە پێشتر پەرلەمانتاری عێراق بووە هەموو ئەمانە بەیەکەوە پێشتر کارمان لەسەر ئەوە کردووە تۆڕێکمان دروست کردووە تۆڕی سەوەشتاوەش کە پێش دەرچوونی یاساکە مەترسیەکانمان ئاگادار کردەوە و خەڵکمان لایەنە سیاسیەکان پەرلەمانتارەکانمان ئاگادار کردەوە کە ئەمە مەترسیەکی گەورەی ئەم یاسایە دەرچێت بەڵام بەداخەوە پەرلەمانتارەکانیش بەڵێنی خۆیان بەجێ نەگەیان حیزبەکانیان چیان پێوتن ئەویان کردیان توانێت بمنە نوێنەری ڕاستەقینەی خەڵک.